لە ناوچەیەکی بچووکدا لە خانوویەکی بچووکدا کیژۆڵەیەکی جوان بە ناوی نینا دەژی کە بە نینای زیرەک بانگیان دەکرد. بابزانی ئەمڕۆ چی دەکات؟ سڵاو نینای زیرەک. سڵاوتان لێبێ هاوڕێیان. ئەوە چی دەکەیت؟ ڕووەکەکان پێویستیان بە ئاوە و ئاویان نەدەم. نیگەران مەبە کەروێشکی بچووک، بێگومان ئاوی گێزەرەکانیش دەیەم. ئەوە کارێکی زۆر باشە تۆ دەیکەیت نینا، وا لە ڕۆکەکان دەکات بەهێز بن و گەشە بکەن. بەڵێ من زۆر حەز دەکەم ئاوی ئەم ڕووەکە بچووکانە بدەم و ببینم کە گەورە ئەبن، ئەوان زوو گەشاکەن. ئەوان چۆن گەشاکەن؟ من دڵنیا نیم لەوە کەروێشکی بچووک، لەوا چێ تۆ بزانێ ڕووەکەکان چۆن گەشاکەن. پێم وابێت تۆ پێشتر پرسیارت کردووە، با سێرێکی ئامێرە زیرەکەکە بکەین پێکەوە. باشە، هەروەکو من و تۆوێکی بچووکیش پێویستی بە ئاو و خۆراک هەیە لەگەڵ ڕووناکی خۆر بۆ ئەوەی بە شێوەیەکی بەهێز و تەندروست گەشە بکات. ڕووەکەکان تایبەتمەندن چونکە ئەوان خۆیان خواردن دروست دەکەن و ئێمە هاوکاریان دەکەین. وەک چۆن ئێمە کاتێک هەناسە هەڵدەمژین و دەیدێنەوە، ئەوانیش بە هەمان شێوە هەناسە دەدەن و دەیدەنەوە و یارمەتی ئێمە دەدەن تا هەناسە بدەین. بۆیە ئێمە پێویستمان بە ڕووەکەکانە تا بژین و ئەوانیش پێویستیان بە ئێمەیە بۆ گەشەکردن. و ئەمە بەم شێوەیە ڕووەکەکان گەشە دەکەن. واو! ئێستا من زانیم. کەواتە ڕووەکەکان زۆر گرنگن بۆ هەر هەمومان. هەوایەکی پاکش دەدەنەوە بۆ ئەوەی ئێمە هەناسە بدەین. و هەروەها ئێمەش گرنگین بۆ ڕووەکەکان چونکە ئەوان هەوای ئێمە هەڵەمژن. بەڵێ کەروێشکی بچووک، وەکو چۆن تۆ پێویستە بە منە و منیش پێویستم بە تۆیە. نینا، ئایا تۆ شتێکت هەیە بینووسی لە ئینتەرنێت؟ بەڵێ بێگومان، ئەمەوێ ئەوە بنووسم کە فێری بووم ئێمڕۆ لەگەڵ هاوڕێکانم. ڕووەکەکان پێویستیان بە ڕووناکی خۆر، ئاو و خاک هەیە بۆ ئەوەی بەهێز بن و گەشە بکەن. و ڕووەکەکان خۆیان ئەتوانن خواردن بۆ خۆیان دابینکەن. ئەو هەوایی ئێمە دەری دەدەین، ئەوان هەڵیەمژن و ئەیکەن بە خواردن. و کاتێک ئەو هەوایە هەڵی دەمژن، ئەیگۆڕن بە هەوایەکی پاکش. و ئەمەش یارمەتی هەمومانەدا بۆ ئەوەی هەناسە بدەین. بۆیە زۆر گرنگە ئێمە بایەخ بدەین بە ژینگەی خۆمان، چونکە بەبێ ڕووەکەکان ژیانمان زۆر قورسە. کەواتە بیرە بێت ڕووەکێکی زۆر بەڕوویانە لە باخچەکەتان و هەموو ڕۆژێ ئاویان بدەن. هەموو ئەوەی کە ئەوان پێویستیانە یەک دۆز خۆشەویستیە.